هێز و لایەنە سیاسیەکانی هەرێم ناوی کاندیدانیان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کرد بۆ دەستپێکردنی کێبڕکەی بەدەستهێنانی 100 کورسی پەرلەمانی کوردستان جگە لە پارتی دیموکراتی کوردستان. کۆمەڵی دادگەری لە هەر چوار بازنەکەی هەرێم 59 کاندیدی ئامادە کردووە و مەبەستێتی هەڵبژاردن لە کات و وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت. 59 کاندیدمان هەیە بۆ پەرلەمانی کوردستان کە لە هەر چوار بازنەدا دابەشکراوە. لە بازنەی سلێمانی 32 کاندیدمان هەیە، لە هەڵەبجە 6 کاندیدمان هەیە، لە هەولێر 15، لە دهۆکیش 6. ئێمە هەر لە سەرەتاوە لە ساڵی 2023ەوە ئامادەین بۆ هەڵبژاردن و لیستی کاندیدەکانمان یەکلای کردوەوە ئامادەین لە مانجی هەشتەوە. لیستی ناوی کاندیدانمان تەسلیمی کۆمیسیۆنی عێراق کرد و دواتر چی تێبین یەک شتێکە بوو بۆ ئێمە ڕەوان کردو ئێستا کۆتاییمان پێهێناوە. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی بۆ هەر 100 کورسی پەرلەمانی کوردستان 200 کاندیدی هەیە بەهۆی ئەوەی سیستەمی هەڵبژاردننی کۆمیسیۆنی عێراقی وایە دەتوانی بۆ هەر کورسێک 2 کاندید دەستنیشان بکەیت، دەتوانی کەمترش بێ. بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بۆ هەر کورسێک 2 کاندیدی خۆمان دەستنیشان کردووە. وەکو هەولێر کە 34 کاندید بەرکەوتێتی هەر 68 کاندیدە و سەرجەم پارێزگاکانی تریش بە هەمان شێوە هیواخوازین کە ئەو پرۆسەی هەڵبژاردنە تەداخلی هیچ کێشەکانی تر نەکرد بەهۆی ئەگەر پرۆسەی هەڵبژاردن ئەنجام نەدرێت لەوانەیە خەتەری زۆر گەورەتر تووشی هەرێمەکەمان دەبێت، تووشی فەراغی زۆر گەورەتر دەبێت، دەکەوێتە سەر کەناری لە ناوچوونیشی. پێشکەش نەکردنی ناوی کاندیدان لەلایەن پارتیەوە گومانی خستە سەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێم. ئەمەش لە کاتێکدایە لە تەمموزی ئەمساڵ تەمەنی درێژکراوەی کۆمیسیۆنی عێراق بەسەر دەچێت. یاساناسانیش پێیان وایە لە ئەگەری دواخستنی هەڵبژاردنەکان مەترسی گەورە بۆ قەوارەی هەرێمی کوردستان و دامەزراوە فەرمیەکانی هەرێم دروست دەبێت. خەڵکی هەرێمی کوردستان ینی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و ئاریشە بۆ لەوانە نەبوونی موچە، قەیرانی دارایی، دوو مانگجارێک لە ماوەی ڕابردوو بینیمان موچە دابەش دەکرا، بۆیە خەڵک زۆر بێ ئەمەل و بێ هیوا بووە لە حیزبەکانی دەسەڵات. پێم وایە حیزبی دەسەڵاتیش هەستی بەوە کردووە کە خەڵک بێ ئەمەلە، بۆیە بڕیاری داوە هەندێک لایەن کە بەشداری هەڵبژاردن نەکەن یاخود هەندێک لایەن عەرقەلە بۆ هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن دروست دەکەن. ئەمەش لە ڕووی یاسا و دەستوریەوە کە ئەمە کێشەی زۆر بۆ هەرێمی کوردستان دروست دەکات. یەک لەوانە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دەبێت چونکەوە چەند جارێک هەڵبژاردن دوا بخرێ، بە تایبەت کە دادگای فیدرالی بڕیاریدا، چکە بڕیارەکانی دادگای فیدرالی نەشیاوی تانە لێدان نەشیاوی جێبەجێ نەکردن نین. بەپێی زانیاریەکان لە هەر چوار بازنەکەی کوردستان کە هەڵبژاردن تیاندا بەڕێوە دەچێت 800 کاندید ململانەی بەدەستهێنانی 100 کورسی پەرلەمان دەکەن. تاکو ئامادەکردنی ئەم راپۆرتەش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەردەوامە لە ئامادەکاریە لۆجستیەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.